دیمەنی سەرای سوبحان ئاغایە هاوینە هەوارێکی پەراوێزخراو کە سەرچاوەیەکی باشی ئاوی هەیە و لە ئێستادا بەهۆی وشکە ساڵیەوە ئاوەکەی کەمی کردووە. هاوڵاتیانی ناوچەکەش دەڵێن تا ئێستا حکوومەت بیری لەوە نەکردوێتەوە سەرچاوەیەکی دیکە دابین بکات بۆ جوتیاران. ڕێژەیەکی زۆری ئاوی سەرچاوەکە بۆ کشتوکاڵکردن بەکاردێنن بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەکارهێنانی ئاو زیاتر بووە و ئەوەش هۆکاری کەمبوونەوەی ئاوی سەرای سوبحان ئاغایە. بەداخەوە ئیستا تا ئیسش حکومە بیری لەوە نەکرێتەوە سەرچاوەیەکی ئاوی تر دابین کا بۆ سەیسایاغ لەبەرەوە لە هاوینە چەنەها خێزان زیاتر لە 5 تەپەڕەشە هەردوو قلەرخە هەیاسە هەردوو سەراوە لەو ئاوە بەڕاستی جوتیار ئاوەکەی بەکارێنێ بۆ باخە بۆ بامێیە بۆ مەرەزەیە بۆ حەوزی ماسیە ڕاستێکی بەڵام ئیمساڵ ئەوە ڕاستی ئەوە لە کاتی ئەم لە دوای 2023ەوە چەندین ساڵ گیر و گرفت بۆ فەلاحەکان دروستە بێ بەڕاستی هەر بەیانی نوێژی بەیانی ئەو مەشروعە ئەکەوێتە ئیش حتا تقریبا 15 سەعات زیاد ئیشی پێکەن. ئەو حەوزانەی کە سیمایەکی جوانی بەخشی بووە ناوچەکە زۆر پیس بوون و پاک ناکرێنەوە و گرنگی پێنادرێت. سەرۆکی شارەوانی سەید سادق لە وەڵامی پرسیارێکی شارپرێس ڕایگەیاند لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کۆبوونێتەوە و لە چارەسەرداین و پاککردنەوەشمان بۆ ناوچەکە دەستی پێکردووە لە هەوڵی ئەوەداین پرۆژەکە بدرێت بە کەرتی تایبەت تا گرنگی زیاتری پێ بدرێت. وەکو پلانی شارەوانی ئێمە لایەنە پەیوەندیدارەکان ئاگادارمان کردووە لە پەیوەندیان و بەردەوامی شەبین لە ئاگادارکردنەوە کە حاڵەتێکی وا هەیە بە تایبەتی ئەنجومەنی پارێزگاوانە پێویستە ئاگادار بن لەو مۆزوعە لە هەفتەی پێشووشە لەوانەیە ئاگادار بن کە ئەوان کۆبوونیان کردووە لەسەر مۆزوعی وشکە ساڵیوانە. بەڵام ئێستا حالین سەیرانگایە و شوێنە وەکو سەیرانگا بەکارێنێت ئێمە پرۆژەی ترمان هەیە کە دامان وەبەرهێنان بۆ شاری یاری و بۆ شوێنی سەیرانگەوانە ڕۆژانە و بەردەوام لە کاری ئەویان کە ئەم شارە وەکو شوێنێکی گەشتیاری بەکاربێنێت. قەزای سەید سادق پشت دەبەستێت بە 3 سەرچاوی ئاوی سەرای سوبحان ئاغا، ئاوی حەسار و پرۆژەی ئاوی هەڵەبجە. ئەمە ژوای کردووە تا ئێستا گرفتی ئاوی ماڵان دروست نەبێت. بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی سەید سادق ڕایگەیاند ئەگەرچی تا ئێستا ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی نەبوونەتەوە بەڵام سەرچاوەیەکیان وشکی کردووە و داوا دەکات هاوڵاتیان هۆشیار ببنەوە و کەمتر ئاو بەفیڕۆ بدەن. ئەو ئاوەی کە سەیساغ ئیستیفادەی لێگە سەرا دوو سەرچاوەیە یەکیان وشکی کردەوەی جوتیاریە ئەمەیان کە بۆ خواردنەوە بۆ مستەفید بۆ سەیساغ تا ئیسە شکر کەمی نەکردو بۆ خۆی ماوەتەوە. ئێمە تیممان نییە بگەڕێ بڵێن دیژنەمان دروست نەکردەوە چونکە فەرمانبەرمان کەمە ساڵانە فەرمانبەرمان خانەنشینە بێت جێگرەوەی نییە لە پەسە خانەنشینە بێت بەڵام فەرمانبەرەکان مارەکێت لە گەڕێکێکایە لە شوێنێکایە ئەگەڕێ بەناو ماڵەکانە ئاگاداری خەڵکی کاڵێ ئاو بە فیڕۆمەدن تەوافە ببەسن. سەرای سوبحان ئاغا ناوچەیەکی گەشتیاریە و لە نزیک قەزای سەید سادقە و تاکە سەرچاوەی کشتوکاڵکردن و ئاودێری باخ و بێستانەکانی ناوچەکەیە. ساڵانە ڕێژەیەکی زۆر گەشتیار سەردانی ئەم ناوچەیە دەکات بەڵام تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەک پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە و تا ڕادەیەک پشتگوێ خراوە. شادی ئەمین، شارپرێس، قەزای سەید سادق.